ئەو ژنە خوا پێداوانەی کە تەنها بە 100 دەنگ بوونەتە پەرلەمانتار. یاسای کۆتا ئەو یاسایەی دەستی خستۆتە گەردەنی پیاوان. لەگەڵەوەی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنێکی تەواو هەستیار و سەخت و یەکلاکەرەوە بوو بۆ تەواوی لایەنە سیاسیەکان، بەڵام تەواو سەیر و سەرنجڕاکێشیش بوو بۆ ئەو ئافرەتانەی کە بەسەرشان و پشت و ماندووبوونی پیاوان خۆیان گەیاندە کورسیەکانی پەرلەمان و بازی باخت بەسەرشانیانەوە نیشتەوە. لە پرۆسەکەدا دە ئافرەت لە 6 فراکسیۆنی جیاواز تەنها 11,000 دەنگیان هێناوە. هەردە ئافرەتەکەشیان گەیشتونەتە پەرلەمان و ئێستا پەرلەمانتارن و کورسی دە پیاویان گرتووە. ئەو ئافرەتانە بە هەردەیان نەیانتوانیوە ڕێژەی دەنگی یەک کورسی پێویست بهێنن، بەڵام بەهۆی تایبەتمەندیەتی یاساکە کە دەبێت 25 لە 100 ئافرەت بە ئیجباری بڕۆن، کورسیەکانیان بە ئاسانترین شێوە مسۆگەر کرد. هەریەکە لە ژاکاو عەبدوڵڵا و کەژان محەممەد لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان تەنها 1900 دەنگیان هێناوە و هەردووکیشیان سەرکەوتون بۆ پەرلەمان. ئاڵاغایب لە بەرەی گەل و سارا موحسن لە ڕەوتی هەڵوێست بە هەردووکیان تەنها 600 دەنگیان هێناوە و هەردووکیشیان ئێستا پەرلەمانتارن و کورسیەکانیان مسۆگەر کردووە. سازگار فەریقی لە ڕەوتی هەڵوێست تەنها 700 دەنگی هێناوە، ئەویش بە هەمان شێوە و لەسەر 7,000 دەنگی لەشکر حەمیدی هاوڕێی بووەتە پەرلەمانتار و 4 ساڵی بۆ خۆی مسۆگەر کردووە. یەک لە کاندیدا ئافرەتەکانی لیستی هاوپەیمانی کوردستان، سۆسیالیست، تەنها 124 دەنگی هێنا و کورسیەکەی مسۆگەر کرد، بەڵام دواتر و بەهۆی ڕێککەوتنی محەممەدی حاجی مەحموود لەگەڵ چەند لایەنێک کورسیە 100 دەنگیەکە گەڕێنرایەوە بۆ کوڕەگەورەکەی خۆی بە ناوی ڕێبین. ئەم یاسایەکە ناونراوە یاسای کۆتا، هەوڵێکە بۆ پاراستنی جیاوازی و هاوسەنگیکردن لە نێوان ڕێژەی بەشداری ژنان لە کایە جیاوازەکان بە تایبەت لە پەرلەماندا. بەڵامەوە بۆتە بەڵایەک بە گەردنی پیاوانەوە، بۆ پێی کاندیدە پیاوەکان هێندێک کات نزیکەی 10 بۆ 12,000 دەنگ دەهێن و دواتر و بە پێی یاسای کۆتا سەرجەم دەنگەکانیان ژنە هاوڕێکانیان دەیان بن و بەری ڕەنج و ماندووبوونی چەند ساڵ و خەرجکردنی $1,000 بە فیڕۆ دەچێت. ئەمە جگەلەوەی نیگەرانیەکی گەورەی لای بەشێک لە کاندیدە پیاوەکان دروست کردووە و بۆتە جێگەی ڕخنە و توانج و پلاری بەشێکی زۆری بەکارهێنەرانی زۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکیان بە توانجەوە دەنووسن ئاخر ماقوڵ چییە بە تەنها 100 دەنگ کورسیەکی پەرلەمان مسۆگەر بکەیت و لەسەر شان و ماندووبوونی ڕەنجی پیاوان بگەیتە بەرزترین پێگەی یاسادانان، دواتریش ڕخنە لە پیاوان بگریت و ئەم تێپەڕاندنەت بیر بچێتەوە. دانان و جێگیرکردنی یاسای کۆتای ئافرەتان و کۆتای کەمەنەتەوەکان لە پەرلەمانی کوردستان هەر لەگەڵ یەکەمین دەنگدان بۆ خولی یەکەم دانرا، بەڵام ئەو کات ڕێژەکە تەنها 10 لە 100 بوو. دواتر یاساکە دوو جاری دیکە هەموار کرایەوە تا گەڕێنرایە 25 لە 100 و ئێستا بە ئیجباری دەبێت لە هەر سێ پیاوێک ژنێکی هاوڵیشیان بگاتە فراکسیۆنەکەیان، ئەگینا کۆمیسیۆن کورسی سێەم دەداتە لیستێکی تر و ژنێکی تری لایەنێکی دژبەر. گلەی و ڕخنەی خەڵک لەوەیە کە دەڵێن بۆچی تا ئێستا کەمترین ئافرەت توانیویانە بە توانە و لێهاتووی و کار و خزمەتەکانی خۆیان بگەنە کورسیەکەی پەرلەمان، لە کاتێکدا نابێت تەنیا بۆ چاوبەست و ڕێژەی بەشداری ئافرەتان لە پەرلەمان دەرچوێنرێن، بەڵکو ئافرەتانیش دەبێت بە شایستە و لێهاتووی خۆیان بشنە پەرلەمان وەک هەموو دامەزراوەیەکی دیکەی حکوومەت و حکومڕانی. چونکە دوجار دەشێت پیاوێک بەهۆی ئەو یاسایەوە دەرنەچێت کە پسپۆڕی یاسادانان و ئەو شوێنەیە، لە بەرامبەردا ژنێک دەرچوێنرێت کە هیچ پسپۆڕیەکی نییە و ناتوانێت ڕۆڵێکی کارا ببینێت. ئەمە جگەلەوەی ژنە خواپێدا و هەیە لەسەر ئاستی ناوخۆ و ناوچەی ڕێککەوتنی بۆ کراوە و پارەی زەبەلاحی بۆ خەرج کراوە، بەڵام واش دەنگی پێویستی نەهێناوە، بەڵکو بە یاساکە و سەفەقات دەرچوێنراوە کە ئەمەیان شایانی ئەوەیە لە راپۆرتی داهاتوودا بە وردی ئاماژەکردن.